بێت لە شاری سلێمانی ئەزیزەوە من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەم ئەڵقەیەی وێنە گەورەکە. وێنە گەورەکەی ئەم شەو وەکو لە نەورۆز نزیک بووینەتەوە، تایبەتە با قسەکردن لەسەر تەوەرێکی گرنگ و پرسێکی گرنگ کە ئەویش پرسی زمانی کوردی یاخود زمانی دایکە. وەکو ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن ئەنجومەنی وەزارەتەوە کە باڵاترین دەسەڵاتی ناو وەزارەتی خوێندنی باڵایە بڕیاردراوە کە زمانەکانی کوردی و عەرەبی بۆ قۆناغە کۆتاییەکان بە تایبەت مەبەستمان قسەکردنە لەسەر قۆناغی 12 ئامادەیی بۆ بەشەکانی پزیشکی و ئەندازیاری و زانستەکان ئەو کۆلێژانە خوێندکارەکە و قوتابیەکە سەرپشک بێتایە کە ئایا لە کۆتاییە دوای ئەوەی تاقیکردنەوە ئەکات و دەرئەچێ بۆی هەژمار بکرێت لە کاتی بڵین بۆەوەی معدلەکەی بۆ دەرچێ یاخود بۆی هەژمار نەکرێت لەو کاتەیە. ئەمە قسەی زۆر لەسەر کراوە و بە شێوەیەک لە شێوەکانیش ناڕەزایەتی لەسەر دروست بووە، چ لە شاری هەولێر، چ لە سلێمانی، چ لە گەرمیان، چ لە کەرکووک، چ لە تەواوی کوردستان، تەنانەت لەسەر ئاستی هەندەرانیش وڵاتانی دەرەوە ئەوانەی کوردن و خۆیان بە خەمخۆری زمانی کوردیەزان هەستەکەن بە شێوەیەک لە شێوەکان ئەمە کارێکی خراپە و کراوە. ئێمە ئەم شەوە دەین قسە لەسەر ئەم لایەنە بکەین، قسە لەسەر گرنگی ستاندارد بە ستانداردکردنی ئەوەی لە ئەنگلیزی پێوترێ ستاندەرایزکردنی زمانی کوردی بە جیانیکردنی زمانی کوردی کە نوێنەری وەزارەتی خوێندنی باڵام شەو حزوری هەیە ئەڵێ پرۆژەمان هەیە پێشتریش ئاماژەیان بەمەدا و قسەیان لەسەر کردووە. و قسە لەسەر خوێندنی کوردی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمەکەین، دۆخی خوێندن لەوێ چۆنە. هەروەها باسی خوێندنی کوردی لە عێراق و بە تایبەت لە شاری بەغدا دەکەین کە بەشی کوردی بە شێوەیەک لە شێوەکان ناچالاک بوو، لە کار کەوت بوو، لە کار خراب بوو، ئێستا بە شێوەیەک لە شێوەکان چالاک بۆتەوە. ئەم تەوەرانە بە گشتی قسەی لەسەرەکەین. من 4 میوانی ئەزیز و بەڕێز ئەرکێکی زۆریان کێشاوە ئەم شەو لە بەرنامەکە لەگەڵما حازرە بن. هەرێک لە بەڕێزان دکتۆر خەتاب ئەحمەد کە بەڕێوەبەری گشتی کارگێڕی و داراییە، بەڵام ئەم شەو وەکو نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا لە بەرنامەکە حەزوری ئەبێت لە شاری هەولێرەوە هاتووە بە خێربەی سەرسەر و سەرچاومان. دکتۆرە شیلان عومەر پسپۆڕیەکەی زمانی کوردیە، پرۆفیسۆری یاردەدەرە لە بواری زمانی کوردی لە زانکۆی سلێمانی، ئێوەش بە خێربێن سەرسەر و سەرچاوم. دکتۆر سەباح موسا بە هەمان شێوە پرۆفیسۆری یاردەدەرە لە بواری زمانی کوردی، پسپۆڕێکی لە زمانی کوردیە و لە زانکۆی کەرکووکی ئەزیزەوە لە شاری کەرکووکەوە ئەرکی کێشاوە ئەمڕۆ لەگەڵمان حەزوری هەیە. هەروەها دکتۆر فەرهاد حاجی قادر کە بە هەمان شێوە پرۆفیسۆری یاردەدەرە لە بواری زمانی کوردی و لە زانکۆی گەرمیانە و لە ئێستاشە سەرقاڵی ئەرکێکی ترە کە پەرلەمانتاریە و نوێنەرایەتی کووردە لە پارلەمانی عێراق. ئێوەش بەخێربێن سەرسەر و سەرچاومان. دکتۆر خەتابگەر وەکو پرسیاری سەرەتا و دەستپێک لە جەنابتەوە دەست پێ بکەم، ینی ئەم بڕیارەتان من بە شێوەیەک لە شێوەکان ڕوونم کردەوە، هیوادارم بە تەواوەتی ڕوونم کرد بێتەوە. ئەم بڕیارەتان بۆچی دەرکرد؟ پێویستی و ضرورەتی بڕیارەکە لەم کاتەیە چی بوو؟ و ئایا ئەو ناڕەزایەتی لەسەری دروست بووە ئێوە هەستەکەن ناڕەزایەتیەکی منطقیە؟ زۆر سپاس کاگەر، سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەی 24 و بۆ ئەم میوانە بەڕێزانە کە ئەمڕۆ بەیەکەوە قسە لەسەر تەوەرێکی گرنگەکەین. سەبارەت بەم بڕیارە بەڕاستی منەبێ بزەبت قسەکەی جەنابەت زۆر دەقیق بوو بڕیارەکە وە خودی وەکو بڕیار، بەڵام دەمێت تۆزێ بە فراوانتر باسی ئەو بڕیارە بکەم کە بۆچی دراوە. ئێمە ئەزانین ساڵانێکی زۆرە بۆ داخلبوونی قوتابی بە زانکۆکان سیستمێکمان هەیە کە پێوترێت سیستمی قبول مرکزی لەسەر ئەم سیستمە ئاڕۆین. ئەم سیستمە بەڕاستی تۆزێک سیستمێکی لە قاڵب دراوی وەکو بڵین چەق بەستووە کە تەنها یەک پێوەەر هەیە بۆ ئەوەی قوتابیان خوێندکار پێداخلی زانکۆ ببێ، لەم پەڕی کۆلیجی پزیشکیەوە بگرە هەتاکو ئەم پەڕی هەر کۆلیجێک لە کۆلیجەکانی تر بگری بە یەک تاکە پێوەەر قوتابی داخلی هەمیشەش ناڕەزایەتی لەسەر هەبووە. بۆیە بەڕاستی کاتی ئەوە هاتوو بە تایبەت ئەم ناڕەزایەتیانەی لە دوای ساڵی 2010 وردەوردە دروست بوو. کاتی ئەوە هاتووە کە وەزارەتی خوێندنی باڵا میکانیزمی تر بدۆزێتەوە، شێوازی تر بدۆزێتەوە بۆ ئەوەی قوتابی کە دوای ئەوەی ئامادەی تەواو دەکا بە چ شێوازێک داخلی زانکۆ ببێ. جا هەڵساوین یان واولین وەزارەتی خوێندنی باڵا هەڵساوە بە کۆمەڵێک گۆڕانکاری لەو سیستمەدا
بۆ نمونە لە ساڵی ڕابردوو سیستمی زانکۆیی هاتە پێشەوە کە لەم سیستمەدا 100% پشت نابەسترێت بە ئەو نمرەیە کە قوتابی لە پۆلی 6 یان لە پۆلی 12 ببوورە بەدەستی دەهێنێ بەڵکو ئەم نمرەیە تحویلەکرێت بۆ سەر 6 و لە خودی قسمەکە کە قسمەکە تایبەتە بە پسپۆریەکی جیاوە لەو خودی ئەو قسمەوە لە بواری قسمەکە تاقیکردنەوەی قوتابی ئەکرێ لەسەر چلا و چاوپێکەوتنی لەگەڵ ئەکرێ پێوەری تر داخلەکرێ بۆ ئەوەی بە کۆی پرۆسەکە ئینجا چێڕوچێ لە نێوان قوتابیان. ئێوە پێتان وایە ئەم بڕیارەتان بۆ لە یەکەمین جێگا لە بەرژەوەندی قوتابی و خوێندکارانە بۆ ئەوەی بتوانین خوێندکارێکی گونجاو هەڵبژێرین بۆ کۆلیجێکی معەنە چونکە بەڕاستی ئێمە زۆر جار مقیاسی خوێندکار لەسەر ئەوەیە کە ئەوەی سەتی هێناوە ئەڵێ ئەمە خوێندکارێکی زۆر باشە و ئەوەی 50 هێناوە ئەو ئەڵێ ئەمە زۆر خراپە. لە ڕاستیدا ئەگەر لە ڕووی پەروەردەیەوە سەیریکەی ئەم تێڕوانینە غەڵەتە. هەموو خوێندکارێک باشە با بڵین هەموو کەسێک باشە بەڵام کامە باشە لە چ بوارێکە و کامەی بۆ چ بوارێشتر باشە بۆ ئەوەی بتوانین ئەم جیاکردنەوەی بکەین لەسەر ئەساسێکی زانستی ئەبێ جگە لەو پێوەری کە تەنها پێوەری قبولی مرکزی بیان پێوەری نمرەی پۆلی 6 بێشتی تر داخل بکەین بۆیە وەزارەتی خوێندنی باڵا هەڵساوە بە کۆمەڵێک گۆڕانکاری وەگوتم ئێشە لەو گۆڕانکاریانە قبولی زانکۆیە و ئەم گۆڕانکاری تایبەت بەوانەی کوردی وانەی عەرەبی من ناڵێم زمانی کوردی زمانێت ئەڵێم وانە چونکە بەڕاستی بڕیارەکەی ئێمە لەو ڕوانگەیەوە سەیرکرد وەکو وانەیەک سەیری وانەی کوردی دەکەین نەک لە ڕووی زمانەوانێت چونکە بڕیارەکەی ئێمە لەسەر ینی باز لە خودی زمان ناکە باز لە خودی پرۆگرامی وانەی کوردی ناکە لەسەر چ بنچینەیەک بوو دکتۆر بۆچی بە دیاری کراوی کتومت کوردی و عەرەبی اختیارکردن هەڵبژێردان ئەم وەکوتم ینی پێویستە بەڕاستی ئێمە هەوڵ بدەین ئەو خوێندکارانە تهدید بکەین کە لە چ بوارێکا باشن لە ئێستادا بەڕاستی بەو سێ پسپۆریان بەو سێ کولیە دەستمان پێکرد ئەژینا گفتوگۆکان لەبارەی وانەکانەوە فراوانتر بوو ینی بۆ نمونە لە پسپۆریەکانی وەکو یاسا یان زانستە سیاسیەکان یان کۆمەڵێک یان زانستی ئابووری ینی بە پێچەوانەوە زمانی یان بە بڵێن کوردی وانەی عەرەبی یان وانەکانی تر بکرێن بە ئەساس ئەو وانەی وەکو فیزیا یان بایۆلۆجی یان کیمیان نەکرێ بە بنچینە یان بە معادلەکە پێچەوانەوە بێ بەڵام لە ئێستادا بەڕاستی لەبەرەوەی ئەم سێ پسپۆریە بە تەحدید کۆلیجەکانی پزیشکی ئەندازیاریەکان کۆلیجی زانست زمانی خوێندنەوە بۆ بینەر دکتۆریان هەر خوێندکارێکی پۆلی 12 کۆتایی با بڵێنەوەی تر بەرەو پەیمانگا و بەرەو زانکۆکان هەنگاوە ئەگەر بیەوێ لە کۆلێژە پزیشکیەکان ئەندازیاریەکان ینی بە بەشە جیاوازەکانیانەوە لەگەڵ بەشە زانستیەکان وەربگیرێت ئەتوانێت سەرپشکانە دوای ئەوەی 50 زیاتر ئەهێنێ لەوانەی کوردی و عەرەبی ئەتوانێت بۆی حساب بکرێ و هەژمار بکرێ و ئەتوانێت نەیکات هەست ناکەن ئەمە نایەکسانی تایە بۆ بەشەکانی تر بۆ ئەو خوێندکار و قوتابیانەی کە بۆ نمونە خوێندکارێکی تر هەیەوێت لە نازانم لە یاسا بخوێنێ ئەڵێ من کوردی و عەرەبیەکە زۆر من خۆم ئاماژەم پێداکایدا نمرەکەم دابەزێنێ بەڵێ من خۆم ئاماژەم پێداوتم گفتوگۆکە لە ناو ئەنجومەنی وەزارەتە فراوانتر لەم ساڵە بەس بەڵام لەم ساڵێ بەڕاستی ئەگەر وەکوتم کۆمەڵێک گۆڕانکاری لەو سیستمەیەکەین ئەگەر هەموو گۆڕانکاریەکان بە یەک جار بخێنە ناو قومەکە زۆر ڕەنگە خوێندکار تووشی شۆگە بێ ناتوانین هەموو گۆڕانکاری وەڵامێکی ئەو بۆیە گۆڕانکاری تر لەو سیستمە بە تاکید بەڕێوەیە ینی ئەم پاکێجێکی گەورەترە و هەمووی بەیەک ئاراستەکەش بریتێ لەوەی کە بتوانین لێهاتووی خوێندکار دەربخین لە چ بوارێکا لێهاتوو بۆی ئەم خوێندکارە بنێرین بۆ ئەم بوارە وەکو نوێنەری فەرمی وەزارەتی خوێندنی باڵا بە کورتی وەڵامێکی ئەو ناڕەزایەتی و ئەو دەنگ و هەڵایەنەی لەسەری دروست کراوە وەڵامتان چییە بۆیان بەڕاستی پەشیمان نابنەوە لە بڕیارەکە ناتوانم بڵێم پەشیمان نابینەوە یان پێداچوونەوە پێدا دەکەین چونکە ئەمە کاریگەری هەبووە لەسەر وەکو فشارێک کاریگەری بڕیاری ئەنجومەنی وەزارەتەوە بڕیاری ئەنجومەنی وەزارەتە کاکە یادگار هەر گۆڕانکاری لە تەواوی سەرۆکی زانکۆکانی کوردستان لە جەنابی وەزیر و بە ئەندامەتی سەرجەم سەرۆکی زانکۆ بۆ ئێمە ڕوون بێ لای بینە چونکە ئەمە وا هەستەکرێت کە ئەمە بڕیاری وەزیری خوێندنی باڵا بێت بەڵام سەرۆکی هەموو زانکۆکان ئەندامی ئەنجومەنی وەزارەتن بۆیە ئەگەر هەر گۆڕانکاریێک بکرێ ئەبێ بچێتەوە بەردەستی ئەنجومەنی وەزارەت باشە زۆر سوپاس دەکەم بێگومان من دێمەوەلات دکتۆرە شیلان بێمە لای جەنابتان پسپۆرەکەتان لە زمانی کوردیە و لە زانکۆی سلێمانی چۆنە ڕوانە ئەم بڕیارە و هەستەکەن ئێوەش پێتان وایە کە لە بەرژەوەندی خوێندکاران و قوتابیانە ئەبێ و وەکو بەشی کوردی لە زانکۆی سلێمانی چەند پرستان پێکراوە لەلایەن سەرۆکی زانکۆوە پیانی لەو گۆڕانکاریانەی کە تایبەتن بە
پسپۆڕی زمانی کوردی یاخود وانەی کوردی با بڵێن وەکو دکتۆر ئاماژەی پێدا. بەڵێ بەناوی خۆی گەورە زۆر سوپاس بۆ ڕەخساندنی ئەم بابەتە پێیوەست بەم بابەتەوە بەڕاستی چونکە بابەتێکی زۆر زۆر گرنگە ئەمە پێیوەستە بە تاک بە تاکی کوردەوە نەک تەنها خوێندکارەوە ئێمە نابێت تەنها بەس بەرژەوەندی خوێندگار لە بەرچاو بگرین ئەبێ بەرژەوەندی نەتەوەکەمان پێش هەموو شتێ لە بەرچاو بگرین. من دەستخۆشی لە ئەنجومەنی وەزارەتەکەم بۆ بیرکردنەوە لە بڕیارێکی وا کە بەڕاستی ئێمە زۆر زۆر گرنگە بە پێڕەوی وەرگرتنی خوێندکارانی ئێمە لە زانکۆکانە بچینەوە چونکە ئەو پێڕەوەی کە هەیە پێڕەوەیکی بەڕاستی دروست نییە بەڵام ئەوەیە ئەبێ ئێمە ئاگاداری ئەو میکانیزمانش بن کە ئیگرینە بەر بۆ ئەوی بزانین چه پێڕەوێکە. پێیوەست بە وانەی کوردی ئەوەی کە لێرا گرفتەکەی دروست کردووە کە خودی وانەی کوردی خۆی بۆ خۆی بڵین زمانی کوردیش ئەگەێنێ لەم بڕیاری وەزارەتی خوێندنی باڵایە ئەوەیە کە زمانی کوردی هاوتا کراوە لەگەڵ زمانی عەرەبیا کە زمانی دووەمە. زمانی دایک لە هەموو جیهانە بە ئەو پێڕەوە سەرەکیە دانراوە کە بە هیچ شێوەیەک نابێت وەلا بنرێت پەراوێز بخرێ وەلاوەکی بکرێت چونکە بە ناڕاستەوە خۆم کاتێک خوێندکارێک لە پۆلی 12 دەرئەچێ کە تۆ پێی ئەڵی سەرپشکیت لەوەی کە ئەم دووانەیە و بۆ هەژمار کریانە ئەم بە سروشتی بەلاوەکی سەیرەکە پێویست ناکە کاتی خۆیتیا خەرجکا بۆی کە هەوڵی تیابە چونکە ئەزانێت کە ئەمە سەرپشکیە دوایی ئەتوانێت گەر کاریگەری هەبوو لە سەردا بەزاندنی نمرەکانی ئەم هەڵی نەبژێری ئەمە لەلایەکی ترەوە لە هەموو وڵاتانی دنیاە ئەو کۆلێژە بەرزانە ئەچەن ئەو فێرخوازەی ئەوێ لەو زانکۆیە بخوێنێ لەو بەشانە چونکە بەڕاستی ئەوانە بەشی زۆر زۆر گرنگن ئەبێت ئەو فێرخوازە تاقیکردنەوەیکی بۆ بکرێت لە زمانی دایکی ئەو وڵاتەیە ئەنجاوەکو بڕوانامێکی پێدرێت نەک ئێمە بەداخەوە بهین زمانی دایکەکەی بۆ بکەین بەلاوەکی یاخۆی بۆ پەراوێز بکەین کە ئەمە پێچوانەی بوونی ناسنامەی نەتەوەی تیمانە بەڕاستی ئێمە خۆی گرفتێکمان هەیە لەلایەکەوە بانگەشەی سربەخۆبوونی دەوڵەتی کوردی ئەەکەین بەڵام ئەو بنامە سەرەکیی کە ئێستا ئێمە وەکو میلەتێک وەکوونەتەوەیەک هێشتۆتەوە کە زمانەکەمانە خۆمان بەرەو پەراوێز خستن و خۆمان بەرەو لاوەکی بوونی ئەبین ئەمە خاڵێکی کە زۆر زۆر گرنگە کە ئەبێ ئێمە هەڵوەستە بکەین لەسەر ئەو بابەتانەی کە پێیوەستن بە زمانی دایکەوە لەلایەکی تریشەوە ئەو لێکۆڵینەوانی کە کراون لە زانکۆکانی هەموو جیهانە پەیوەست بە زمانی دایکەوە ئەوە خراونەتە ڕوو هەموو ئەو فێرخوازانەی کە بە زمانی دایکیان ناخوێنن دواتر کە دێنەوە ئەو کۆمەلگا گرفتیان بۆ دروستە بێ ئێمە گەورەترین گرفت بۆ پزیشکەکانی ئێمە ئەندازیارەکانی ئێمە ئەو زانستە تایبەتانە ئەوەیە کە بەڕاستی چونکە پرۆگرامەکانیان بە زمانی دایک نییە گرفتیان هەیە لەوەی کە دێنەوە کۆمەلگای کوردەواری یعنی ئێستا دکتۆرێک تەلەبەیەکی ئێمە کە پزیشکی تەواوکە دوای ناچێت لە بەریتانیا چارەسەری نەخۆش بکات لە کوردستان چارەسەری نەخۆشەکە واگەڕێتەوە بۆ کەمی سەرچاوە لە بواری پزیشکیە یا لە بواری ئەندازیاری یا لە بواری زانستەکانە چکە ینی خوێندکارێک ئەچێت لە کتێبخانەکە ئەگەڕێت ینی یاخود ئەو مامۆستایی دەرسی پێڵێتەوە پرۆفیسۆری دەرسی پێڵێتەوە هەموو سەرچاوانەی پێیان ئەدات دەسەڵاتی نییە هەموو ئینگلیزیە یا عەرەبیە یان زمانێکی ترە ینی دوجارەست ناکەی ناچار نەتیجە و لە ئەنجامە ئەبێت ینی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی وەکو بەلای زمانی ئینگلیزیە گرفتەکە لەوەیە کە ئێمە خۆمان هۆکار بووین بۆ ئەوەی بەڕاستی ئێمە 26 ساڵە دەوڵەتی کوردیمان هەیە هیچ بیرمان لەوە نەکردوێتەوە کە بین ئەو پرۆگرامە زانستیانە بخین بە زمانی دایکمان بە پێچەوانەوە ئێستا وەزارەتی پەروەردە 2 ساڵە بڕیاری دەرکردووە کە زمانی خوێندنی وانەکانی ماتماتیک و زانستەکان لە باخچەی ساوایان و یەکی بنەڕەتیە بکا بە ئینگلیزی کە ئەمە گەورەترین گرفتە گەورەترین مەترسیە بۆ هەستەکەنم بڕیاری ئەنجومەنی وەزارەت تەواوکاری بڕیارەکەی وەزارەتی پەروەردە بێت ئەگەر تەواوکەریشی نەبێ ئەوە خۆی بۆ خۆی بەناڕاستەوە خۆ هۆکارێکە بێت بۆ بەلاوەکی بوونی زمانی کوردی چونکە تۆ لە سەرەتاوە وانە بنەڕەتەکانەکەی بە زمانی دووهەم و لەم لاشەوە بۆ ئەو کۆلێژانە هەر زمانی یەکەمت کە زمانی دایکتە ئەوە بەلاوەکی ئەەکەی بە بڕیارێکە بتێتونەتەوێت خوێندکار خۆی من چەندین تەلەبە کە لە 12 بنەڕەتین پەیوەندیان پێوە کردوم ئەڵێ ئەوەتر هەر لە ئێسە وانەی عەرەبی و کوردی ئێمە بەس تەنها ئەوەندە سعیتیاکەین بەس دەرچین ینی بەستە وەکو ئۆسا مستەوفی بێ ئەتر گوێ بۆ ناکە بە شێوەیەک لە شێوەکانەمە لە بەرژەوەندی و خوێندکارانە بێ کە ینی زۆر مەبەستیانە نمرەی بەرز دەرکەن لە قۆناغی 12 بە شێوەیەک لە شێوەکان باری سەرشانیان سوکەکات چکە من نامەشم بۆ هاتووە بۆ نمونەیەکێ لە ئەو پزیشکانی کە پزیشکی دانە لە شاری سلێمانی و پزیشکێکی دیارە و بەتوانایە نامەی نردووە بە کۆمنت نووسیوێتی ئەڵێ هەر شتێکی زۆر باشە
ئەم بڕیارە وای ئەبینێت بۆ ئەو کەسانە کە بەڕاستی خوێندنیان لە بنەڕەتیەوە بە زمانی دووهەم بووە بە تایبەتی ئەوانەی کە دەرچووی مەکتەبە تایبەتەکان بوون مەکتەبە نمونەیەکان بوون من پێم وایە ئەمە بە دەرەجەی یەک لە قازانجی ئەوانە چونکە ئەوان زۆرترین بڵێن گرفتیان لە زمانی عەربی و زمانی کوردیە بۆ چونکە بە زمانی دووهەم ئەوان ئەیخوێنن زمانی وانە بنەڕەتەکانن هەمووی زمانی ئینگلیزیە لای ئەوان بۆتە زمانی یەکەم اینجا خۆی لە سیستمی داخورانی زمانی دایکە یەکەم بنەمای نقمبوونی ئەو زمانە لە ناوچوونی ئەو زمانە شکستهێنان و مردنی ئەو زمانە بریتە لەوەی کە زمانی دووهەم ببێ بە زمانی یەکەم لە لای ئاخێوەرانی میلەتێک کە زمانی یەکەمیان ئەو زمانە نییە زۆر باشە پەیامت بۆ نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا کە لە تەنیشتەوە دانیشتووە چییە؟ من پێم وایە هەر بڕیارێکە دەرەچێت ئێمە لە سەدەی 20یەکان پێویستمان بەوەیە بگەڕینەوە لە ئەو مامۆستا و پسپۆرانە بپرسین کە خۆیان خاوەن پسپۆڕین ڕاستە ئەمانە سەرۆکی زانکۆکان بەشداریان کردووە لەو ئەنجومەنە لە دەرکردنی بڕیارێکی وایە بەس من پێم وابێ هیچ کام لەو بەڕێزانە پسپۆرەکان لە بواری زمانی کوردیانە ئەبووە هەرێکێک لە سەرۆکەکانی زانکۆ پێش ئەوەی کە بڕیار بن لەم دەرکردنی ئەم جۆرە بڕیارە بگەڕێنەوە بۆ ئەوەی پرس و ڕاوێش یاخود ڕای زانستی لە بەشە کوردەکان وەرگرن هەرێکە لە کۆلیژی خۆیان ڕێنماییەکانیان و ئەبێت وەزارەتی خوێندنی باڵا بەڕاستی نابێ بڕیارێک دەرکە ئەم بڕیارە پێچەوانەی یاسا و دەستور بێ ئێمە بەپێی مادەی 4 دەستوری کۆماری عێراق زمانی کوردی زمانی دووهەمی فەرمیە لە عێراقا بەپێی یاسای 6 زمانە فەرمیەکانی ساڵی 2014 لە عێراقا بە هەمان شێوە زمانی کوردی زمانی پەروەردە و پێگەیاندنە زمانی فێرکردنە زمانی کەناڵەکانی ڕاگەیاندنە ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزارەت دژی یاسای زمانە پێچەوانەی زمانە فەرمی یاسای زمانە فەرمیەکانی هەرێمی کوردستان و عێراق بەڵێ هەتا بڕیاری 12 ئەکادیمیای کوردستانیش کە لە ساڵی 1997 دەرچەوە پەرلەمانی کوردستان پەسەندی کردووە بڕیاری حوتی ساڵی 2014 کە ئەنجومەنی نوێنەری عێراق هەر پەسەندی کردووە لەسەرەوە کابوومە نابێ ئێمە بڕیارێک دەریکەین کە پێچەوانەی یاسای دەنەگەر بەردەوام بن بڵێ زۆر سوپاس دکتۆر سەباح جەنابتان لە کەرکووکەوە هاتون قسە لەسەرەوە هەیە کە کەرکووک جگەر لەمەی کە قسەتان لەسەرم بڕیاری ئەنجومەنی وەزارەت هەیە هەر لە کۆنی شەو لە سەردەمی بەعسەوە بە بەرنامە کار کراوە بۆ ئەوەی زمانی کوردی ببێ بە زمانێکی لاواز لاوەکی و وردە وردە کاڵ بکرێتەوە و بەرەو لە ناوبردن بچێت لەو ناوچانەی کە بڵین باسی کەرکووک بکەین کە جەناب لەوێەوە هاتووی قسەتان چییە لەسەر ئەم بڕیاری ئەنجومەنی وەزارەت و خوێندنی کوردی لە کەرکووک لە ئێستاە چۆنە؟ بەڵێ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کەناڵی 24 کە ئەم دەرفەتری بۆ ڕەخساندین سپاس بۆ هەمووان لە ڕاستیدا خوێندن لە پرۆسی خوێندن لە شاری کەرکووک ئێستا جێی خۆشحاڵیە جێی ئەوەیە کە پرۆسەکە زۆر بەڕێکی ئەڕاتە ڕێوە هەنگاوی باش نراوە دوایەوەی کە زمانێکی زۆر دەمان ناڵان بەدەست شاڵاوی تعریبەوە تعریب لە هەموو بوارەکاندا تعریب لە ژیان لە گوزەران لە فێرکردن لە پەروەردن لە هەموو بوارەکاندا تەنانەت خوێندن بە زمانی کوردی قەدەغە بوو ڕێگە نادرا بە زمانی کوردی بخوێنێت تەنانەت هەر قەدەغەش بوو ناوی کوردی بنێت بەو شێوەیە بوو کە زمانی کوردی ڕێگەی پێ نەدرا بوو ئەنجا پاش پرۆسەی ئازادی کە خوێندنی کوردی لە کەرکووک دەستی پێکرایەوە خۆشحاڵ بووین کە بەم پرۆسەیە و بەم هەنگاوە بەڕاستی هەنگاوی باشی نارە ئێستا قوتابیان لە شاری کەرکووک هەمووی بە زمانی دایکە خوێندن کە زمانی خۆیانە و خوێندن بۆتە کوردی لە زۆربەی ئەو ناوچانەی کە کوردنشین و ڕێژەی کورد زۆرە و تەنان لەو ناوچانەی کە ڕێژەی کوردیش زۆر نییە خوێندنی کوردی لەوێ هەڵبژاردێ ئەتوانن بە کوردی بخێنن کۆمەڵێ قوتابخانە و ناوەندی و دواناوەندی بە کوردی کراوەتەوە تەنها پەیمانگای بە کوردی هەیە زانکۆ لە ئاسی زانکۆ بەشی کوردیمان هەیە لە زانکۆی کەرکووک کە بە زمانی فەرمیە زمانی دایکە زمانی کەواتە چیتر هەست ناکەن کە زمانی کوردی لەژێر هەڕەشە بێ ئێمە ئێستا هەوڵێکی زۆر دراوە بەڵام لەگەڵ ئەوشە تەماشاکەین بە بەرامبەر بۆش کە هەندێ هەنگاو ئەندرێت کە بە پێچەوانی ئەو ڕێبازەوەی بە پێچەوانی ئەو ئاراستە و ئەو ئاقارەیە ئێمە پێمان ناخۆشە کە بەڕاستی من لە هەندێکدایەنەوە کاری وا کراوە کە بربەرەکانی ئەو پرۆسەیە کرێ ئەو هەنگاوا کرێ هەندێک جار
خەڵکی وا هەیە ئینی واکە کە لە کەرکووک لە شاری کەرکووک خوێندنی کوردی ئایندەی نییە یان پاشە ڕۆژی نییە بەڕاستی ئەمە کێشێکی گەورەشمان هەیە لەو ئاستەدا چونکە تەماشاکەین قوتابیانمان یان خوێندکاران لە ناوەندی و دواناوەندی بە کوردی تەواوێکن کە دێنە زانکۆ تووشی کۆسپێکی گەورە بن چونکە لە زانکۆی کەرکووک خوێندن بە زمانی عەرەبیە بەڕاستی تا ئێستا لە زانکۆی کەرکووک خوێندن بە زمانی عەرەبیە بە زمانی عەرەبیە بەڵام مامۆستاکان هەموو مامۆستاکان هەوڵیان داوە زۆربیان کە بابەتەکان بە زمانی کوردی شەرحکەن جگەرەوەی بە زمانی عەرەبی شەرحکەن لە گفتوگۆیەکی پێش بەرنامەکە ئاماژەت بەوەدا کە تەنها لەم ساڵە 35 مامۆستای کوردی لە سنوور یاریێمی کوردستانەوە هاتوونە زانکۆی خۆشحاڵیان ڕۆڵی ینی ئەرێنیان هەبێت بەڵێ ئەوە هەنگاوێکی چاکە بڵێ با بڵێن لە بەشی کوردی کۆمەڵێک ژمارەیەکی مامۆستای باشمان بوواتۆ پسپۆر لە زمانی کوردی کە هاتووە مامۆستاکان لە بەشەکان تریش بە تایبەتی لە بەشە مرۆڤایەتیەکان بەشە زانستیەکان ئەو جیا زۆربەی وەک دکتۆرە ئاماژەی پێکرد کە بە زمانی دۆم بە زمانی ئینگلیزی بێ یان بە زمانی تر بێەوە کێشە نیە لەوێ بەڵام کێشە لەکوێیە لەو کۆلیژانەیە لەو بەشە زانستیانەیە کە مرۆڤایەتین با بڵێن لە کۆلیژی پەروەردە بۆ زانستە مرۆڤایەتیەکان لە کۆلیژی یاسا لە کۆلیژی ئابووری و دارایی ئەمانە کێشەی بۆ قوتابیانی کورد دروست کردووە ڕاستە ژمارەیەکی بەرچاو ژمارەیەکی زۆر لە مامۆستا بەڕێزەکان بە تایبەتێوانەی کوردن هەوڵێکی بێوچانیان داوە کە بابەتەکە مادەکە نیوەی بە کوردی باسەکە نیوەشی بە عەرەبی باسەکەن مەزەبان کورد تەرجمەیان کردوەریان گێڕاوتە سەر زمانی کوردی بۆ فێرخوازانە یان بۆ قوتابیانی کە عەرەبی نازانن تاقیکردنەوەکانیش ئێمە لیژنەمانێ لیژنەی وەرگێڕان پرسیارەکان بە دوو شێوە هەوڵی ئەوە دراوە کە ئەو مەنهەجە بکرێت بە کوردی هەوڵی تاکە کەسە هەوڵ نەدراوە کە بەرنامەکە بکرێتە کوردی بە شێوەیەکی فەرمی بەڵام هەوڵەکە هەوڵی خۆمانە یعنی دڵسۆزی ئێوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمە قسەتان کردووە کە هاوکاریتان بکەن زۆر لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لە سەروی وەزارەتی خوێندنی باڵاش ئەو قسانەمان کردو باسمان کردووە تەنها لەگەڵ ئەنجومەنی وەزیرانش قسەمان کردووە لەو بارەوە کە ئەبێ هاوکاریتان کراوە هاوکاریمان تا ڕادێکی باش کراوە لەو بوارەدا شتی باشش کراوە بەڵام پێویستی بە زیاتریشەیە پێویستی بەوە هەنگاوی زیاتریش بدرێت چکە بەڕاستی ئەو منهەجانە ئەو پرۆگرامانی کە بۆ ئەو کۆلیژانە دانراوە ئەبێ هەمووی بکرێتە کوردی 100% بکرێتە کوردی یان لایەنی کەمەوە چەند بەشێکە بێت کە بە زمانی کوردی بێت ئێستا ئێمە کێشەمان تەنانەت لە بەشی کوردی ئێمە کێشەیەکی گەورەمانەیە کە قوتابیان زۆری ڕوو لە بەشی کوردیەکەن نمرەی بەرزیانیشەیە نمرەیەکی بەرزیانشەیە بۆ چکە زمانی عەرەبیان لاوازیان زمانی عەرەبی نازانن ناتوانن وەکو جەنابەت وەکو کەرکووکیەک وەکو سپۆرێکی زمانی کوردی پێت باشە بڕیارەکەی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا لە کەرکووکیش جێبەجێ بکرێت و خوێندکاران و قوتابیان لە قۆناغی 12ەم سەر پشک بکرێن ئارەزوومەندانە ئەو دووانەیە بۆیان هەژمار بکرێ یاخودنە ئەم بریاری وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان دوو لایەنەگرێت دوو شەقڵەگرێت شەقڵێکی لەوانەیە تا ڕادێک بیر و بۆچوونی خۆیان بێ بۆ شێوەیە کە بیریان لێ کردێتەوە نازام چەندێ ڕای شارەزایانیان وەرگتۆ پسپۆرانیان وەرگتۆ لە بواری زمانی کوردی و کە تا ئەم بریاریان دەرکردووە بەڵام بریارەکە خۆی وەک دکتۆرە ئاماژی پێکرد منش ئاماژەی پێکەم کە ئەم بریارەوە ئەکات کە قوتابی دوورکێتەوە لە زمانی دایکی خۆی دوورگێتەوە لەو زمانی کە تەکانی پێدا بەرەو پێشەوە بیبات با بڵێن بە شێوەیەکی تر ئەمە وای لێکا کە زمانی کوردی فەرامۆشکە ئەوەنە پەراوێز بکرێت با بڵێن ئەو جۆی لێنێ تەنانەت نمرەیەکی دەرچوون دەربکا و هەر ئەوەنەی پێویستە بەڵام ناتوانێت ئەو بکرێت بەڵام ئێمە پێویستمان پێمە ئەگەر بۆ کۆلیژی پزیشکی بێ بۆ کۆلیژی ئەندازیاری بێ بۆ کۆلیژی زانست بێ ئەبێت شارەزای لە زمانەکەی خۆی هەبێ پزیشکێک پێویستی پێ هەیە ڕاستە بەرنامەکان بە زمانی دووەمە لە زۆربەی کۆلیجەکانی پزیشکی و لە کۆلیجەکانی ئەندازیاری لە کوردستان و لە عێراقیشدا بەڵام پێویستە کە ئەندازیارێک یان پزیشکێک کابێتە پزیشک زمانی دایکی خۆی بە باشی بزانێت بە تەواوەتی بزانێت زۆر سپاس دەکەم دکتۆر لە جەنابتان ئەو پرسیارە بکەم کە ئێوەش بە هەمان شێوە پسپۆریتان لە زمانی کوردیە و ئەرکێکی تریشتانەیە کە پەرلەمانتاریە لە عێراق و دواتر دێنە سەرباسی هەوڵەکانتان لە بەغدا بۆ چالاکردنەوەی و خستنەوە سەرپێی بەشی زمانی کوردی لە زانکۆی بەغدا بەڵام با ئەو پرسیارە بکەم هەست ناکەن بە شێوەیەک لە شێوەکان ئەو ڕایانەی کە پێچەوانەی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانن ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵان غەدرێکی تایە بەرامبەر بە وەزارەت چونکە 11 ساڵ کوردی ئەخوێنێت
و ڕەنگە لە قۆناغی ئەوەی پێوترێت پریسکوڵ پێش چوونە قوتابخانەش هەر کوردی بخوێنێ ئەنی لەو ساڵەیە لە بەرژەوەندی خوێندکار بێ ئاسایی بێت یان تۆش پێت نائاسایی سەرتا سوپاس بۆ ئەم دەرفەتلا بۆ کۆکردنەوە لەگەڵ هاوڕێی ئەزیزانە لە ڕاستیدا بیرمان نەچێت ئەم بڕیارە وەکو ڕێزان ئاماژیان پێدا پێچەوانی دەستوری عێراقیە هەردوو یاسای زمانە فەرمیەکانی هەرێمی کوردستان و حکوومەت پەرلەمانی عێراقیشە و پێچەوانی هەموو ئەو نووسراوانەشە کە دو بەدوای ئەم یاسایانەوە ڕێنمای دەرکراون جەخت لەسەرەوەکەنەوە کە زمانی کوردی هاوشان لەگەڵ زمانی عەرەبیە زمانێکی فەرمیە باش دواتر دێنە سەر ئەو پرسەکە وەکو ڕاستکردنەوەیش حەزم کرد ئاماژەوە بکەم کە سپۆرەکەم لە ئەدەبی کوردیایە وەزارەتیش پلانێکی بۆ بەجیانیکردنی زمان و ئەدەبی کوردی کەواتە هەر زۆر باشە کە لێرەی و ئەندامی لیژنەی خوێندنی باڵاشم لە پەرلەمانی عێراق وەیە بەو دوو سیفەتە حەزەکەم زۆرتر قسە لەسەر و پرسە بکەم لەو ڕۆوە دیارم دەستخۆشی لە وەزارەتی خوێندنی باڵا ئەەکەم بۆ هەنگاونانی بە ئاراستەی بەنێودەوڵەتیکردنی زمان و ئەدەبی کوردی چونکە هەنگاوێکی زۆر گرنگە هەرچەندە درەنگ وەختە دەکرا هەنگاوی زووتر بن بەڵام پێم وایە ئەم هەنگاوە ڕێکدژی ئەو یاسای ئەو بڕیارەیە کە دەری کردووە سەبارەت بەوەی کە زمانی کوردی هاوشان لەگەڵ زمانی عەرەبیە دوو بابەتی اختیاری بن لە ناوەندەکانی خوێندن بە تایبەت لە شەشی ئامادەی و بەشی زانستیش بۆ ئەو سێ کۆلێجی کە دیاری کراوە دیارە لە هیچ کوێی دنیای نییە کە زمانی دایک زمانێکی باڵین بەم چشنە ماماڵی لەگەڵا بکەێن من ناڵم پشت گوێ خستن ناڵم فەرامۆشکردن بەڵام بەم چشنە ناوی ماوەڵە لەگەڵ زمانی دایکا بکرێت و هەروەها ئەگەر ئەم پرسە پەیوەستە بە بابەتە زانستیەکانەوە ئەوە یا کۆلێجە زانستیەکانەوە ئەوە چەندین کۆلێجی زانستی تر هەیە هە لە هەموو پۆلیتەکنیکەکانەوە پەیمانگا تەکنیکەکان کۆلێجی کوشت و کاڵ بەڵێ ڕاستە دەیانەوێت بە خۆناغ دەست پێ بکات بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆ لە بابەتەکانی ترەوە دەستی پێ نەکرد چونکە بەڕاستی زمانی کوردی یەکێکە ئێمە بۆ خۆمان تاوەکو ئێستا ڕایەکەیە ئەڵێن زیاتر مەبەست زمانی عەرەبی بووە بەڵام بە زمانی عەرەبی بە تەنها بۆیە ڕەنگە لەبەرەوەی زمانی عەرەبی زمانی بڵین موسڵمانانە زمانی قورئانی پیرۆزە ڕەنگە کێشەکە بەلایەکی ترا برایە بۆیە زمانی کوردیشی لەگەڵ خراوە من لە ڕاستیە لەگەڵ فرامۆشکردنی زمانی عەرەبیش نیم چونکە نابێت بۆ مامەڵەی کە کاتی خۆی ڕژێن باس لەگەڵ زمانی کوردیا کەوتوێتی ئێمە وا بیر بکەینەوە بیرکردنەوەکی ناتوان دروستە چونکە زمانی عەرەبی هیچ نەبێت زمانی سەرچاوەیە بۆ ئەو خوێندکار و ڕۆشنبیرانی کە دەیانەوێت بخوێنەوە لەپاڵ زمانەکانی تری وەکو ئینگلیزی فارسی بۆ ئێمە وەتا بەڵام دەکرێت پیاچوونەوە بە زمانی عەرەبی بکرێت بە جۆرێک بێت لەگەڵ تاکی کووردا بگونجێ لە ناوەندەکانی خوێندن سەبارەت بێ کە زمانی کوردی چۆن یعنی زمانی کوردی چۆن مامەڵێن کاتی خۆشی تەنانەت لە سەردەمی نالیشەوە ئەوترا زمانی کوردی زمانێکە بۆ شعر و ئەدەبیات نابێت ئەوان زۆر تەحەدای ئەمەیانە کردووە ئێستا وترێت زمانی کوردی زمانێک نیە بۆ زانست بێت چۆن ئەوترێت بە خوێندکارە وترێت تا دوانزەی ئامادەی بە ئەم زمانی کوردیە زمانێکە پێویستە کات تۆ بیخوێنی زمانی دایکە گرنگە بەڵام لە دوانزەی ئامادەی لە پڕ شۆکێکی بۆ دروستەکری ئەڵێم زمانە تەنها بۆ دەرچوونەوەی چیتر ئەمە کاریگەری لە تاک و بیرکردنەوەی تاکی کوردیش ئەکات و بە هەمان شێوەش بۆ هەر زمانێکی تر بۆیە من پێم وایە ئەو تەحەدایی کەنالی کردوێتی ئێستا دەبێت پسپۆڕانی زمانی کوردی لەم هەنگاوەیە بینێن حاجی قادری کۆی لە بەیتێکە کە ستایشی خوای گەورەیە کە ئەڵێ معلومە بۆچی حاجی مەدح ئەکا بە کوردی تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە مەدحی باری ئەمە تەحەدایەکی گەورە بووە وەسفی خوا کە زمانەکەی قورئانی ڕەوانە کردووە بە زمانی عەرەبی حاجی دەیەوە بکات چونکە دەیانوت کوردی زمانێکی لاوەکیە ناتوانێت گزارشتێکی ئەدەبی و شعری بکات لێرەش بە هەمان شێوە بۆیە پێویستەکە ورتر لەگەڵ ئەمە مامەڵە بکرێت بەڵێ ئەگەر مەسەلەکە سوودمەندبوونی خوێندکارە لە یاساکە بەڵێ پۆمەڵێک ژمارەی زۆر لە خوێندکار دەتوانێت سوود لەمە بینێ بەڵام لە بەرامبەرە پەروەردە و زانست و زمانی دایک ئەکەوێتە بەردەم زەرمەندی پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە سوودی چەند خوێندکارێکمان بەلاوە گرنگە یاخود ئەم پرسە گرنگە خاڵێکی تر کە زۆر گرنگە بەلام و ئاماژی پێ بکەن ئەوەیە خوێندکاری کۆلێجەکانی پزیشکی و ئەندازیاری بەدەگمەن کەم ئەهێنن لە زمانی کوردی و زمانی عەرەبی بەتایبەت زمانی کوردی هەمیشە زمانی کوردی کە لەوانەی کە هاوکاریانەکە بۆی نمرێن بەدەست بێنن ڕاستە ئەختیاری بێت سوودی لێ ئەبینێت بەڵام من دەڵێم
بۆ بابەتەکانی تر لە هەنگاوێکەمە دەستی بۆ نەبرا با زمانی کوردی حرمەتەن بۆ ئەوەی کە ئێمە جۆرێک لە دکتۆر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە هەست ناکەن ئەم بڕیارەی وەزارەت ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا بڕیارێکی ئاساییە بێت ئەگەر لە قۆناغی زانکۆیە وانەی کوردۆلۆجی گرنگیەکی زیاتر و زیاتر ڕێک بخرێت پێ بدرێت و زیاتر ڕێک بخرێت خۆی پەیامەکە پەیامێکی نەرێنیە چۆن پەیامێکی نەرێنیە وەکو ئاماژەم پێدا کار ئەکاتە سەر تاگی کورد ئێستا یەکێک لەو شتانەی کە لای خوێندکارە لە دوای ئەم بڕیارەوە دروست بوو ئەوەیە کە ئەم دوو بابەتە لێگەڕێ هیچ باخی پێمەدە چونکە تەنها پەنجابێنی کافیە بۆ تۆ ئەمە بەوە تاویز ناکرێتەوە کە بابەتی کوردۆلۆجی بەداخەوە بابەتی کوردۆلۆجی تاوکی ئێستا لە زۆرێک لە کۆلێجەکان کە دەبێت پسپۆری زمانی کوردی بڵێتەوە پسپۆڕەکانی تر پسپۆڕەکانی تر ئێڵێتەوە مەخێر من بە هیچ شێوێک لەگەڵەوانی بۆی داوا لە وەزارەتی خوێندنی باڵای و ئەنجومەنی وەزارەتەکەم پیاچوونەوە بم یاسایە بکات بەم بڕیارە بکات چونکە بڕیارێکە جۆرێک لە دیراسەنەکردنی پێوە دیارە زۆر سپاس دەکەم دکتۆر بینەرانی ئەزیز ناوبڕێکی زۆر کورت وەرەگرین و بەرنامەکەمان بەردەوامە بێ لەگەڵتان عزیز دووبارە سڵاوتان لێبێت لەم بەرنامەی وێنە گەورەکە بەردەوامی لەگەڵتان دکتۆر خەتاب بێمە وەلای جەنابەت هەندێک شتت نووسی ئاگادارم وەڵامی ئەو کۆمنتانە بیتەوە و وەڵامی ئەو پرسیارەش ئایا وانەی کوردۆلۆجیش لەو بەشانە بە هەمان شێوە ینی لا ئەبرێت و ئیتر پێویست ناکابی خوێنن لە قۆناغی زانکۆیە یان بەرنامەی دیکەتانەیە بۆ پرسە بەرنامەمان هەبووە بۆ گەشە پێدانی زمانی کوردی یەکێک لەوانەیە کە جەناب دەستا ئاماژەت پێداچوونەوەیە بە بەرنامەی وانەی کوردۆلۆجی نەک وانەی زمانی کورد ناوەکەی ناوانەی زمانی کوردی وانەی کوردۆلۆجیە لە قۆناغی یەکەمی زانکۆکانەوە جگە لەوەش بەرنامەیەکی تێر و تەسەل و پلانێکی تێر و تەسەل دانراوە بۆچی بۆ ئەو مامۆستا و ئەو خوێندکارانەی کە لە زانکۆ ئەهلیەکانە خوێنن و کورد نین بۆ ئەوەی فێری زمانی کوردی ببن ئینجا وانەی کوردۆلۆجی یاخودوانەکانی تریش بخوێن چونکە بەڕاستی پێشتر وا بۆ لە هەندێک زانکۆیە بە تایبەت لە زانکۆ تایبەتەکانە وانەی کوردۆلۆجی تەنانەت بە زمانی عەرەبی بۆ خوێندکارە عەرەبەکان یا بۆ خوێندکارە غەیری کوردەکان دەوتراوە بۆیە بەرنامەیەکی تێر و تەسەل دانراوە بۆ ئەو بابەتەکە بە بڕوای ئێمە خزمەتێکی زۆری زمانی کوردی دەکات. و بەتەکید وانەی زمانی کوردۆلۆجی لە زانکۆکان لا نادرێ و تەکید دەکەمەوە کە بەڕێزان ئاماژیان بەوەدا کە ئەمە پراوێستخستنی زمانی کوردیە تەکید دەکەینەوە کە پراوێستخستنی زمانی کوردی نییە چونکە من لێرەوە لە بەرنامەکەی جەنابتەوە بە هەموو بە تاک بەتاچی خوێندکارانی پۆلی دوانزەی ئامادەی ئەڵم ئەبێ مادەکە نەکار دەرچن بەڵکو ئەبێ نمرەی باشیشی تێدابێنن چونکە هەموو خوێندکارێک ناچێت بۆ کۆلیجی پزیشکی هەمووی ناچێت بۆ ئەندازیاری کاتێک کە لە منافەسەی ئەم کۆلیجانە دەرەچێ هەمان خوێندکار کە لەو سێ کۆلیجە وەرنەژیراوە یان لەو سێ پسپۆری وەرنەژیراوە پێویستی بە نمرەی دوانەکەی ترە بۆ ئەوەی لە منافەسەی کۆلیجەکانی تر منافەسە بکە بۆیە تاک بە تاچی خوێندکارانی پۆلی دوانزە ئاگادار دەکەمەوە کە ئەبێ هەوڵ و کۆشی تەواو لە هەردووانە بدەن نەکات بە تەنها زمانی کوردی بێجگەلەوە وەزارەتی خوێندنی باڵا بەڕاستی بەرنامەی تایبەتی هەبوو بۆ بوژانەوەی زمانی کوردی یان خوێندنی کوردی لە شاری کەرکووک و لە ناوچەکانی ناوچە کوردەکانی دەرەوەی هەرێمە ئێستا زۆر جێگەی خۆشحالیە کە جوێم لە کاکە دکتۆر ئەبێ ئەڵێ خوێندنی کوردی بوژاوەتەوە کە ئەمە بە تەکید من ناڵێم ڕۆڵێکی گەورەی وەزارەتی پەروەردەی تێدایە بەڵام لە هەمان کاتیشدا ڕۆڵێکی بەرچاوی وەزارەتی خوێندنی باڵاش تێدایە چونکە ئەم خوێندکارانەی کە لە خوێندنی کوردی تەواویان دەردەچوون تەواویان ئەکرد لە زانکۆکانی خوار و بەغدا وەرنەدەژیران ئێمە لە 2 ساڵی ڕابردوو دەرگامان بۆ ئەو خوێندکارانە کردوەوە کە بێن لە زانکۆکانی هەولێر و سلێمانی و دهۆکا وەربژیرێن بۆیە ئەمە جێگەی خۆشحالیە کە گوێمان لە کاکتۆر دەبێت کە خوێندنی کوردی گەشاوەتە بێجگەلەوە لە خوێندنی ماستەر و دکتۆرایە ساڵانە چەندین کورسی تایبەت بۆ خەڵکی شاری کەرکووک و ناوسانەدا ئەنین بۆ ئەوەی مامۆستا پەروەردە بکەین لە هەموو بوارەکانە نەتەنها لە زمانی کوردی و لە هەمووی گرنگتر کاک یادگارجان بەرنامەی ئەو بەرنامەی کە لە هەفتەی ڕابردوو ڕاگەیەندرا ئەویش بابلین پرۆژەی بە نێودەوڵەتیکردنی زمانی کوردیە زمان و ئەدەبی کوردی بە تاکیدەنە زمان و ئەدەب و کەلتوری کوردیش نەکردتانە زمان و ئەدەبی باشە دکتۆرە شیلان و دکتۆر سەباح و دکتۆر فرادیش لە قسەکانیانە بە شێوەیەک لە شێوەکان ئاماژەیان بەوەدا کە لەلایەکەوە وەزارەت ئەیەوێت
زمانی کوردی و ئەدەبی کوردی و کللتوری کوردی بە گیانی بکات بەڵام لەم لاوە ئەم بڕیارە دەرەکات کە وتیان دژی ینی یاسای زمانە فەرمیەکانی هەرێمی کوردستان و عێراقیشە هەست ناکەن ئەمە بەرکەوتن و تەزار و بێکنەوەدا لە بینیانە دوو خاڵ ئەڵێم یادگارژێن خاڵ یەکەم ئەوەیە بە تاکید دژی هیچ یاسایەک نییە چونکە ئەساساً ئەو لایەنەشتان لەبەرچاو گرتووە تاکید لەبەرچاوگیرا ئەگەر تانەی لێ بدەن ئەساساً زمانەکە لا نەدراوە وانەکە لا نەدراوە لانی کەم نەک ئەبێ دەرچی ئەبێ نمرەشی تێدا باش ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە کە بەڕاستی ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا یان وەکو با بڵێن هەموو میلەتی کورد نابێ گەشە پێدانی زمانی کوردی و بەرەو پێشبردننی زمانی کوردی تەنها لە پۆلی 12 کۆبکەینەوە بەڕاستی ئێستا دنیایەکی ترە دنیای تەکنۆلۆجیایە ئێمە بمانەوێ نەمانەوێ کەلتوری هەموو دنیا ڕۆژانە لە ماڵی هەمومانە لە ڕێگەی تەکنۆلۆجیاوە هەموو زمانەکان بە تایبەت زمانی ئینگلیزی لە ماڵی هەمومانە بۆیە چ وەزارەتی خوێندنی باڵا و چ پسپۆرانی بواری زمانی کوردی ئەبێ پرۆژەی ترمان هەبێ بۆ ئەوەی باشە دکتۆر گەشە بە زمانی ئێوە لەو ئیمەیڵە فەرمیانەی ئاراستەی ینی کەناڵەکانی ڕاگەیاند و لایەنە فەرمیەکانتان کردو ئاماژەتان بەوە کردووە کە ئەم بڕیاری بە تەنها جەنابی دکتۆر یوسف گۆران سەرۆکی بڵین وەزیری خوێندنی باڵانیە بەڵکو ئەمە ئیمزا و واژۆی هەموو سەرۆکی زانکۆکانی لەسەر لەم کاتێک کە ئێمە بەرنامەکەکەین بەڕێز دکتۆر ئەحمەد دزەی پەیوەندی کردووە بە بەرنامەکە و هاوڕێیانم پێیان وتم کە سەرۆکی زانکۆی سەلاحەدینە ئەڵێ من پرسم پێ نەکراوە لەو مەسەلەیە ئەمە تەنها بە تەنها بڕیاری وەزیری خوێندنی باڵایە و ئیمزای منیشی لەسەر نییە و دژی ئەو بڕیارەشم وەڵامتان ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵەوە وتمان پێک دێ لە جەنابی وەزیر و سەرجەم سەرۆک زانکۆکان بەڵێ بەڕێز کاک دکتۆر ئەحمەد دزەی ئەم ڕۆژە لە مۆڵەت بووە لەوێنە بووە بەڵامەوە تا ئێستا بە فەرمی ئەڵێ من دژی بڕیارەکەم و ئیمزاشی لەسەر ناکەم و نوێنەری زانکۆی سەلاحەدین کاک دکتۆر مستەفا کە یاریدەدەری سەرۆکی زانکۆیە بۆ کاروباری زانستی کاک دکتۆر مستەفا وەک نوێنەری بەڕێز کاک دکتۆر ئەحمەد دزەی لە کۆبنەوەکە بووە و دەنجیشی بۆ بڕیار ئێستا کە سەرۆکی زانکۆی سەلاحەدین دژی بڕیارەکەی ئەتوانێت هیچ چەنگاوێک بنێ بە ئاراستەی دەتوانێت داواکاری خۆی پێشکەش بەڵام بڕیارەکە بە کۆی دەنگدراوە بە ڕێز کاک دکتۆر مستەفا کە نوێنەری کاک دکتۆر ئەحمەد دزەی بووە دەنجی بۆ داوە کەواتە زانکۆی سەلاحەدینیش وەک زانکۆ نەک وەک شەخصی کاک دکتۆر ئەحمەد دزەیە وەک زانکۆ بەڵێ ئەویش دەنجی بۆ بڕیارەکە داوە زۆر سوپاس دەکەم دکتۆرش لەم دێمەوە لای جەناب دکتۆر خەتاب ئەڵێ ئێمە لە هەوڵەکانی وەزارەتی خوێندنی باڵایە هەوڵەدەین کە زمان و ئەدەبی کوردی لەگەڵ کللتوری کوردی بە جیهانی بکرێت و قسەیەکش لەسەر ئەوە هەیە تەنانەت ئێستا لە بواری زمانی ئینگلیزی ئەگەر تۆ توێژینەوەیەک لەسەر شاعیرێک نووسەرێک کەسایەتیەکی کورد بکەی من پرسیارم کردو ئەڵێن ئەچێتە خانەی خزمەتکردن بە زمانی کوردیەوە واتە چۆن بڵێ کتێبخانەی زمانی ئینگلیزی دەوڵەمەند ناکە بۆیە تۆ ناتوانانی لەبواری زمانی ئینگلیزیشە پێی پلت بەرز بێتەوە تەقیە بکەیت و ئەمانە ئێوە پێشنیازتان چیە بۆ وەزارەتی خوێندنی باڵا لە ڕووی بەجیهانیکردنی زمانی کوردیە وەکو مامۆستایەکی بەشی کوردی وەکەوەی کە ئاماژەت پێدا پێشتر کە بڵێن پرۆژەشتان هەبوو بۆ مەسەلەیە من شتێک کە دکتۆر خەتابێری چوو ئەوە بوو کە خۆشبەختانە زانکۆی سلێمانی وەزارەتی خوێندنی باڵا زمانی کوردی لە کۆدی زمانە دایکەکانی جیهانە کۆدی بۆ وەرگردووە کە کۆدی 342 بۆیە ئەبێ وەزارەتی خوێندنی باڵا هەر بڕیارێک هەر ڕێنمایەک دەرەکە جگەلەوەی کراوێت پێچەوان و دش بۆ ستۆ لەگەڵ یاسای زمانە فەرمیەکان یاسای زمانی دایکی خۆمان نەتەوەکەمان ناش بە پێچوانە بۆ سەر لەگەڵەوەی کە ئێمە بەشدار بووین لەو کۆدی زمانی دایکە کە کۆدێکمان بەرگرتووە کە ئەمە شتێکی زۆر ڕاستی دەستخۆشی لێکرێ خاڵێکی گرنگ پێش جوابی پرسیارەکەی جەنابەت بەمەوە پێوەست بە بابەتی کوردۆلۆژی لە هەموو زانکۆکانی جیهانە لە بەتایبەتی لە زانکۆ پزیشکی و ئەندازیاری و زانستەکانە هەفتانە 35 کاتژمێر فێرخواز وانە ئەخوێنێ لەو 35 کاتژمێرە 18 ساعتی بابەتی مرۆڤایەتیە کە بێ بە زمانی دایک پێ بوترێ بەداخەوە لای ئێمەوان نییە ئەگەر ئەڵێن بە ئێمە بەوانەی هەرەمەشەواکە کە خوێندکارێک قوتابیەکی کورد ڕووە کاتە وڵاتێکی گیان لە ڕێگەی بەرنامەی تواناسازیەوە بێیان خۆی بڕوە
ئەکرێ بە مەرج کە بێت ساڵێکە 6 مانگە بە پێی تواناکەی زمانی ئەو وڵاتە بخوێنە. بەڵێ چیتە ئەڵمانیا خوێنی ئەبێ ئیلان 6 مانگ خوێنی بڕوانامەیەک لە زمانی دایکی ئەڵمانیا بۆ منە وەرگری ئەچیتە هۆڵندا بە هەمان شێوە خۆ لە وڵاتانە هیچی زمانی ئینگلیزی ناگرێت کە زمانێکی جیهانیە و ئەوترێ زمانی زانست و زمانی پێشکەوتنە بۆیە هەموو میلەتێک سنووردارێکی داناوە بۆ زمانی دایکەکەی خۆی. ئێمە بەداخەوە ئەکەوینە ژێر ڕکێف و بڵێن دەسەڵاتی ئەو زمانی کە هەژمونی هەیە بەسەرمانە بۆیە ئەبێ ئێمە خۆمان سنووردارکردمان هەبێ نێڵین ئەوانە هەژمونیان هەبێ بەسەر زمانەکەمانە بۆ چونکە بە لە بنەڕەتەوە خۆمان نازانین زمانی دایک چییە. بەڕاستی زمانی دایک بریتیان لەوەی کە ئێمە تەنها کاتێک لە سەرەتای تەمەنی ساوەیمانەیە خود لە تەمەنی هەژمانگیمانەکە فێری دەنگ دەرکردنە بین تەنها بریتی بێت لە شریتێکی دەنگی و ئێمە بیڵینەوە. ئێمە زمانی دایک بوونمانە زمانی دایک لێو بەها نەرید دابوونەریت فەرهەنگ کللتور هەموو ئەمانە ئێمە لە ڕێی زمانی دایکە وەرەگرین. کاتێک کەم و کورتی بۆ زمانی دایکمان دروستەکەین کەم و کورتی بۆ هەموو ئەم لایەنانی تاکی کورد دروستەکەین. کەواتە تۆ بوونی ئەو خوێندنگە نمونەیانش بە مەترسیە زانی کە بۆ نمونە گرنگیەدەن بە زمانی ئینگلیزی زیاتر گرنگیەدەن بە زمانی تورکی زیاتر گرنگیەدەن بە زمانی عەرەبی زیاتر تایانە. من نەگمن ئەوە نەتەوەیە گرتوەکان بە بڕیار دەری کردووە کە ئەبێت مناڵ لە خوار تەمەنی 10 ساڵەوە بە هیچ شێوەیەک جگە لە زمانی دایکی هیچ پێڕەوێکی کۆتی داخل بە ئاوەزی نەبێ چونکە ئەمە کاریگەری نەرێنی بۆ دروستەکە لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەمارزانیەوە نیۆرۆلۆژیەوە کە ئەمە ئێمە لێکۆڵینەوەمان لەسەر کردو کۆمەڵێک توێژینەوەمان پێشکەش بە لە ساڵی 2012 هەتا ئێستا کۆمەڵک وەکو بەشی کوردی بە تایبەتی زانکۆی سلێمانی و هەموو بەشە کوردەکانی تر بەشداریمان لەم 6 ساڵی کۆنفرانسی وەزارەتی پەروەردە کردووە بە زانستی ئێمە وەڵاممان داوەتەوە لە ساڵانی چلەکانی سەدەی ڕابردووەوە وەکو چۆن ئێستا ئەم ڕەوتە هەیە لەوەی کە خوێندنگە نمونەیەکان بە زمانی دووهەم خۆمان ڕەواجی بۆ پیاکەین بازارسازی بۆ ئەەکەین لە سەدەی ڕابردووە لە چلەکانەوە بە هەمان شێوە بووە تا ساڵانی 1970 لە 1970 کاتێک لێکەوتەی ئەو تاکانێ لەو خوێندنگانە دەرچوون لە ناو کۆمەڵگەیە دەرکەوت لە وڵاتێکی بوو بەریتانیا لە سایە 25 ئەو مەکتەبانە کرا بە لە سایە 3 تا 2002 کراوە بە لە سایە 1.3 بۆ چونکە ئەمە کاریگەری زۆر نەرێنی هەیە دابڕان دروستە بێت لە نێوان ئەو تاکە لەگەڵ تاکێکی تراکە زمانی دایکی بۆ بە زمانی دووهەمی کۆمەڵێک گرفتی دەرونی بۆ دروستە بێ ئەم ئەڵێ ئەو منداڵانەی کە لە مەکتب لە قوتابخانەکانیان یا لە ناوەندی دامەزراوە پەروەردەیەکانە بە زمانێک ئەخوێن و لە ماڵەوە بە زمانێکی ترە خوێنن خوان بە کەسێکی شازەزانن کەمترین قسە ئەکەن لە ئاخاوتنا کەمترین دەربڕینیان هەیە بۆ گزارشکردن لە هەستەکانیان کەمترین پەیوەندی کۆمەڵایەتیان هەیە ئێمە زمان خۆی چییە بەڕاستی ئەو ئەرکە سەرەکی کە ئەمە زمان ئەبێ بگێڕێ ئێمە خۆمان لە ناوی ئەبین بەدەستی خۆمان. زۆر سپاس دەکەم دکتۆر سەباح بێمەوە لای جەنابەت قسەیەکی لەسەرەوەی بۆ نمونە من کەرکک و خانەقین وەکو نمونە بێنمەوە ینی لە کاتی قسەکردنە لە کاتی چوونە بازاڕە لە بۆنە کۆمەڵایەتیەکان و بۆنە نازانم پرسەکان هەر کۆڕ و کۆبوونەوەکان ینی دەستەواژەی عەرەبی لە کاتی قسەکردنە زۆر بەکارەهێنرێت ئێوە وەکو بەشی کوردی هیچ پرۆژەیەکتان هەبووە بۆی زمانی کوردی ینی لە نووسینی تابلۆکانە لەسەر جادەکان ینی عادەتەن کە بەو شوێنانەیە تێپەڕێستەکەی تابلۆکان زۆربەی بە زمانی عەرەبیە هەست ناکەن ئێوەش وەکو بەشی کوردی کەم تەرخەم بوون لەوەی کە پرۆژەیەکتان نەبووە بۆ نمونە لەگەڵ پارێزگایە لەگەڵ ئەو شوێنانی کە پەیوەندیدارن دانیشتنتان نەبووە کە ئەم شتەلایەکی لێ بکرێتەوە و ینی زمانی کوردی وای لێبێت هەست نەکەن کە زمانی ئێستا بۆ نمونە لەگەڵ بەبێ ناوێنان بۆی نەبێ بە تەشیر لەگەڵ ناوچەیەکی دیاریکراوی کوردستانە هەست دەکات خۆی ئەڵێت من بە عەرەبی باشتر دەتوانم خۆم دەربڕم بۆ وا نەبێ کە بە کوردی بتوانێت باشتر خۆی هەستەکانی خۆی ڕاکانی خۆی بۆ چوونەکانی خۆی بخاتە ڕوو دەری بڕێ. قسەکەی جەناب زۆر لە جێ خۆیەتی و بەڕاستی تۆ نابێ بەراوردێ بکەی لە نێوان شاری سلێمانی و شاری کەرکوک یان شاری هەولێر و شاری کەرکوک ئێمە لە سەرتا ئاماژەمان پێکرد کە تعلیب زۆر کاریگەر و بەهێز بوو لە ناوچەی کەرکوک و گەرمیان و خانەقین ئێمە گوتمان وشەی کوردی قەدەغە کرابوو لەو ناوچانە اینجا ئاسەواری ئەو تعلیبە بە ڕۆژێک و دوو ڕۆژ کۆتایی پێ نایە بە ساڵێک و 2 ساڵ کۆتایی پێ نایە ئەم ئاسەواری ئەم تعلیبە تا ئێستا کەماوە تەنانەت ئێمە لە گفتوگۆ و ئاخاوتنمانە بە تایبەتی و خەڵکانی کە زمانی کوردیانە خوێنەوە تا ئێستا کە پیانەوە دیارە ئێستا تۆ ئەگە تاچی کەرکووکی لەگە تاچی سلێمانی کاروچیان بدوێن هەستەکەی کە کامیان خەڵکی سلێمانی و کامیان خەڵکی شاری کەرکووکە بەهۆی ئەو
مفرداتە ئەو شانەی کە بەکای دێنێ چکە وشەی ئەوە چیتان کردووە بۆی ئەو کاریگەری بۆ لەسەر جەنابەت هەیە لەسەر مناڵەکان و لەسەر نەوەکانت دەبێت بەڵێ چیتان کردووە بۆم لای بیرتان لێ کردوتەوە ئێمە هەوڵێکی زۆرمان داوە یەکەم هاندان لە ڕێگای ڕاگەاندن لە ڕێگای دەستگا ڕۆشنبیرەکانەوە کۆڕ و سیمینارێکی زۆر کراوە بەردەوام لە کۆمەڵێک دەستگا و لایانی ڕۆشنبیری و لایانی ڕۆژنامەوانی لە کەرگووکێک کە بەردەوام کۆڕ و سیمینار ڕێکەخین ڕۆشنایە دێنێ خەڵک هۆشداریان نەدێنێ کە پێویستە کە بایەخ بە زمانی دایک بدرێت بە زمانی کوردی بدرێت هەنگاو بنێت کە ئەو زمانەی گرێت بەڵام بابەتی ئەو کە جەنابەت باسی تابلۆ و یان ئەو کۆگا ئەو ئانەی لە بازار هەیە ئەوە زیاتر پێوەستە بە پارێزگا و بە پێوەستە بە شارەوە بەشی کوردی ئەتوانن ڕاتان هەبێت ئێمە زۆر جار سەرنجماندا و ئاگادارمان کردوونەتەوە کە هەندێک تابلۆش بە هەڵە نووسراوە بە ناڕێکی نووسراوە ئەگە بە کوردیش نووسرا بێ بە کوردیش ناڕێک نووسراوە ئاگادارمان کردوونەتەوە پیان ماوتووە ئەبێ ئێمە بەپی ڕای شارەزا و پسپۆران ئەمانە بکرێت نابێ بۆ شێوە بکرێت ئێمە لە کاتی خۆی کە تابلۆیەک دانرا یان شتێک داندا ڕای کۆڕی زانیاری وەرەگیران کۆڕی زانیاری کورد وەرەگیرا بۆ تابلۆیەک ئەگەر لە شارێک پێت وایە زمانی کوردی لە 1970کان بە دیاریکراوی لە 1970 بۆ 1980 لە سەردەمی زێڕینی خۆی بووە وڵای هەنگاوی باش ناو لەو کاتە بەتابەتی کۆڕی زانیاری کورد ئەو کاتە ئەکتیڤ بوو و کاری چاکی کردووە ئەو کاری زۆر باش کردووە هەوڵی داوە ڕێنووسی کوردی یەک بخرێت هیم بکرێت بۆ زمانی کوردی کۆمەڕ بریاری چاکی لەو کاتە بۆ ئەو سەردەمە شتی باش بۆ شتی چاک بۆ بابڵین کە کراوە لەو کاتەیە شتی باشی کتێبێکی زۆر چاپ کراوە لەو کاتە بەڵام نابێ ئێستا و هەوڵانە سپر بکرێنەوە پێش بخرێن پێش ینی پەری پێ بدرێت من بەداخەوە ئەلم بەداخەوە لە میسا ئەکادمیکوانەیە لە کوردستان بەنای ئەکادمی کوردستانەوە بەڵام بەداخەوە ئەو ئەکتیڤە نییە ئەو چالاکە نییە ئەو ڕۆڵەی خۆی نەبینیەوە بەڕاستی کەەوە کاکادمی ئەمەش پەیامێکی دیکەیە بۆ ئەکادمی کوردستان زۆر سپاس دەکەم دکتۆر هەر بژیت دکتۆر فەرات بێمە لای جەنابەت قسە لەسەر ئەوە بوو پێم ناخۆشم قسەیەکەم ڕای من نییە وەکو ڕاگەاندن کاری بەڵام ئەوتر لە سەردەمی حکوومەتی بەحسا کە وەکو لە کوردەواری ئەڵێن ئاسنیان بەساردەیە کوتاب ینی بەشی کوردی لە زانکۆی بەغدا زۆر چالاک بووە ینی خەڵکێک لەوێت دەرچوون تەخەڕوجیان کردووە کە بەمانای وشە زانا بوون لە بواری زمانی کوردی بەڵام ئێستا ئەو بەشە وەکو جاران نەماوە و بە هەندێک کەس ئەڵێت هێندەی ئەرکی حکوومەتی هەرێمە هێندەی ئەرکی ئێوەیە وەکو نوێنەرانی کورد لە بەغا هێندەی ئەرکی وەزیرەکان و سەرۆک کۆمارە هێندە ئەرکی حکوومەتی عراقی نییە کە لا لەم بەشە بکاتەوە زۆر ڕاست من یەکێک لەو پرسانی کە زیاتر لە 2 ساڵە پێوەی خەریکم کێشەی بەشە کوردیەکانی زانکۆی بەغدا خوێندنی کوردی لە وەزارەتی پەروەردەیە لە عێراقا بەڕاستی گرفتی گەورەمان هەیە و دەتوانم بڵێم عێراق ئەو بایەخە پێویستەی نەداوە بە زمانی کوردی و تا ڕادەیەک پشتگوێخراویشە هەرچەندە وەکو پێچەوانی دەستورە و پێچەوانی هەموو ئەو یاسا فەرمیانەیە کە تایبەت بە زمانەکان دەرکراوە من دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم چەند ڕۆژێک پێش ئێستا لای ڕاگەری کۆلێجی زمانی زانکۆی بەغدا بووم شتێکی پێوتم زۆر نیگەرانکردم سەناگەرمیانی ئەگەر ئەوە بەڕێوەبەری گشتی خوێندنی کوردیە لە وەزارەتی پەروەردە بەڵێ ڕاگەری کۆلێجی زمانی زانکۆی بەغدا باسی بەشی کوردی کرد تەمان بۆ زانیاری هەموو لایەک بەشی کوردی کۆلێجی زمانی زانکۆی بەغا تەنها سەرۆک بەشەکەی مامۆسای کورد تەنها یەک مامۆسا ئەویش ئەمساڵ خانەنشین کراوە فشاری دنیامان کردو داوای دنیامان کردو 1 ساڵ خوێندنیان بۆ درێژ کردووەتەوە ڕاگەری کۆلێجەکە پێی وتم تەنها بەشی ڕوسیەکەم 63 مامۆسام هەیە لە ماسەرەوە تا پرۆفیسۆر بەشی ڕوسی زۆر جار خوێندکارەکان لە حەقی من زمانی فەرمی عێراق بین چکە مامۆسامان زۆرەوە و نیگەرانێکی زۆری لای خوێندکاری کورد دروست کردووە لەبێت چکە و بەشە بەکو خۆت وتت بە تایبەت ئەوەی کۆلێجی پەروەردە دایکی هەموو بەشە کوردەکانی هەرێمی کوردستانیش بوون ئەوەی مامۆستای وەسا لە بەشەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان دەرزەڵێتەوە هەمویان دەرچووی بەشی کوردی زانکۆی خولەکم ماوە با قسەکانی بکات ئەم بەشە کوردیەی ئێستا لە کۆلێجی پەروەردە هەیە دیارە 2 بەشمانەیە ئەوەی زمان تەنها یەک مامۆسایە ئەوەی پەروەردە تەنها 2 مامۆسای هەیە بەداخەوە ئەیڵێم زیاتر لە 2 ساڵە ئێمە داوا ئەەکەین یەک معید هەیە لە هەردوو بەشەکە کە پێویستە کورسێکی بۆ دابین بکرێت وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان بەداخەوە ئەو کورسی دابین نەکردووە بڵێ ئەرکی وەزارەتی خوێندنی باڵای عێراقیشە بایەخ بۆ بدا بەڵام هەرێمی کوردستان دەبێت زیاتر بایەخی پێ بدات گرفتێکی زۆر گەورە هەیە لەو بوارەدا پێویستە قسەی جدی لەسەر دکتۆر لە 10 چرکەیە داوای لێبوردنەکەم واڵێم تایبەت بە قسەکەی ئەخیری کاک دکتۆر فەرهادە سەبارەت بە بەشی کوردی لە زانکۆی بەغدایە
ئێمە هەر مامۆستایەکی بە ڕێزی پسپۆریزمان ئەوێ بڕاتەوەی ئێمە ئامادەین بە هەموو شێوەیە هاوکاری بکەین هەتا ئەگەر مانگانش بچێ و سەبارەت بەوەی کورسی لە خوێنی باڵایە ئێمە ڕامان گەیاندووە کە هەر بە ڕێزێ بیەوێ ماستەر یان دکتۆرا لێرە بخوێنێ بڕاتەوە بەشی کوردی لە زمانیدا وەری ئەگەین و کورسیشی بۆ دابین دەکەین و ئەمە بۆ پلان و بەرنامەی وەزارەتی زۆر سپاس دەکەم سپاس بۆ دکتۆر خەتاب نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا سپاس بۆ دکتۆرە شیلان لە زانکۆی سلێمانی سپاس بۆ دکتۆر سەباح لە زانکۆی کەرکووک سپاس بۆ دکتۆر فەرات پەرلەمانتار و مامۆستای زانکۆی گەرمیان بینەرانی ئەزیز بەم شێوەیەم بەرنمەیە کۆتایی هات لە ئێستەوە نەورۆستان پیرۆز بێ ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوانە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبوڵ بکەن تا بەرنمەیەکی دیکە بەخواتان سپێرم ماڵتان ئاوادان بێت.